حیوانن هەیە ڕۆژانە لە ماڵی ڕادێن بەیانیان لێرانە حیوانەکەی خۆ لەوەڕینین و پاوانی باشمان هەیە و لە وەرگای باشمان هەیە و کە بەیانیان دێن لێرانە ئیسراحەت دەکەین و سالیانین و بەخۆ بەو برادەرانە لێرە تا ئێوارێ لێرا بنێوارانی شەچینەوە شوێنی ماڵاتیکەمە لەوەڕێکی باشی لێ و حیوانەکان باشە لەوەڕێنی بەرهەمی خۆماڵی ئەگە ڕاستیت بێ خەڵک زۆرینتیان بە ماڵاتی بدا بەڕاستی بەرهەمی خۆماڵی زۆر خۆشتە و بەتامترە و تەندروستی ترە ئێستا کەینە خەڵک زۆر هیچ بەو شێوەیەنتیان بە ماڵاتی نادا نازانم خەڵکەکە ئێستا ماڵاتی زۆر بەکەین بەخێوەکات ئێستامە ماڵاتی خۆمان هەیە ساڵانە ڕسق و ماستووە و شتانە ئەبینە بازاڕی لۆ خۆمان ئەخۆین و بەکاردێنین بە خەریکین لۆ خۆ تەماتانەکەین ئاروانەکەین باغ و ئەشنایە لۆ خۆ دەحەمەل بینین ئەوەندی تااقەتن نێ لۆ خۆ دەحەمەل بینین و ئەفرۆشین و ئەەکەین و خۆین و خەڵستی دەکەین وڵا زاگەنم نەکرێت تووتن نەکرێت ڕز و باغن هەبوون حەچی لە دنیای بڵێ هەنبوو زەوتیەکە حاجی هەمووش نەختە بووە دەگە پیاوەچی بە ناو پەرێزدەی زاتوتن بە و گەنم بە حەچی هەبە حتا هەیواری دەبا دەگە پیاوانت میشکرد بە گوندی وەرزەی لە بەهەشتەوە بی لە بەهەشتێ بەس لە بەهەشتێ بیدەنا لە هەموو جیان خۆشترە بخانی بە ئاوەی بە مەڵکەی بەواری داتا حەچی فکرێ لێ ناکەی ئالەو گوندەیە ئەها جادە بەخوای بەتەورە و بێڵان ئەو دادۆکا بدێتە گەیتە ناموچی خەڵکی وەرزێ ئەگە بوهار داهات بە باخچە و ماخچە و شیناییان مەشغوڵە تەماتە و خیار و ئەشتیوە باخچە هەنارە و سێون و خۆخە و حاردوو وڵاتیان هەمووە کردیتە باغەلعان خەڵک گەنم و جۆی گەنم نەکرد پێشی فەلاعەتی نەکرد پێشی وڵساتێکی زۆرن هەبوو گەنم نەکرد و جۆ نەکرد و دۆخاتی کا هەبیت ئەستانەی وڵساتی خۆ پێ بەخێو خۆ هەموو سەرمامردی بوون جوزش 6 ساڵ هەبوون بەلا 2 ساڵ بوو جوز نەبوو واریداتی ئێرە بە زۆری جوزن 57 ماڵی گوندی ما ئەی بەراوە گوندی ما ئاو ڕووبار و کانی هەنا جێکێ بەرا و حاردەی چاکن هەنا وەناو گوندی کەتی کۆڵان نەکوونە ئێرە ئەم بەخوا سەب کردیە خۆ حکومەتی سەب نەکردیە بە تەورە و بێڵان جادە لۆ ناو گوندیا لێدایە